وتەیەک بە بۆنەی ساڵ ڕۆژی فەرمانی جیهادی خومەینی دژ بە خەڵکی کوردستان. ئەمڕۆ پێنجشەممە 27 گەلاوێژ ساڵ ڕۆژی دەرکردنی فەرمانی جیهادی خومەینیە دژ بە خەڵکی کوردستان. 43 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 27 گەلاوێژدا خومەینی فەرمانی بەهێزەکانی سپا و ئەرتەش و کومیتە و دار و دەستە جۆراوجۆرەکانی چەکداری خۆیدا تا لە هەموو لایەکەوە پەلاماری کوردستان بدەن و گڕوتینی شۆڕشگێڕانەی جەماوەرێکی مافخواز کە ئەزمی خۆیان بۆ دیفاع لە دەستکەوتەکانیان جەزم کردبوو سەرکوت بکەن. ئەو هێرشە لە ڕۆژی 28 گەلاوێژ دەستی پێکرد. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕووداوێکی لە ناکاو نەبوو. لە ڕاستیدا بەشێک لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران بوو. ئەم سیاسەتە لە یەکەم ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامی لە دەستوری کاریاندا بوو. بەر لە هێرشی 28 گەلاوێژی 1358 بۆ سەر کوردستان خوێندکارانی زانکۆکانیان سەرکوت و بزوتنەوەی تورکمەن سەحرایان خەڵتانی خوێن و ناڕزایەتی خەڵکی خوزستانیان سەرکوت کرد. کرێکارانی بەندەر ئەنزەلیان لە ئیسفەهاندا بەردەستڕێژی گولە. بەڵام کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن لە کوردستان پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر بوو. هەر بۆیە هێرش بۆ سەر کوردستان لە چاو هێرش بۆ سەر دەستکەوتی بەشەکانی دیکەی خەڵکی ئێران بۆ ماوەیەک وەدواکەوت. لە کۆتایی مانگی ڕەشەمەی 1357 و لە دەستپێکی مانگی گوڵانی 1358 لە شارەکانی مەهاباد و سنا بە دەستوری فەرماندەی پادگانەکانی ژێر فەرمانی ڕژیمی نوێ خەڵکیاندا بەردەستڕێژی گولە. لە مەهاباد 20 کەس بەهۆی تەقەی ئەم هێزانە و لە شاری سنەش نزیک بە 200 کەس بەهۆی تۆپباران گیانیان لەدەستا. هەر ئەو کات ڕژیم توانی بووی بەشێک لە کۆنەپەرستانی ناوچەکەش لەگەڵ خۆی بخات. چەکدارکردنی فێئۆداڵ و عەشایر و ڕێخستنیان لە تەشکیلاتێکی کۆنەپەرستانە لە ژێر ناوی شوڕای عەشایری کوردستان بەهێزکردنی جەریانی ئیسلامی بەڕێبەری ئەحمەد موفتیزادە لە شاری سنا لە زومرەی ئەو هەوڵانە بوو. ڕۆژی 31 گوڵانی 1358 شەڕی نێوان خەڵکی تورک و کوردیان لە شاری نەغەدا هەڵگیرساند و ژمارەیەک پاسداریان بە فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرست بۆ کوشتن و دزینی مڵک و ماڵی خەڵک ڕەوانە کرد. هەروەها پاسدارانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 23 مانگی پوشپەڕ لە شاری مەریوان خەڵکیاندا بەردەستڕێژی گولە و بەو هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستا و 40 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لە شاری سنەش بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم چەند کەسی دیکە گیانیان بەخت کرد. سەرنجام لە درێژەی ئەم جنایەتانەدا هەروەک چاوەڕوان دەکرا ڕۆژی 28 گەلاوێژ هێرشی نظامی بۆ سەر کوردستان دەستی پێکرد. هێزەکانی ڕژیم لە 2 مەحوەری ورمێ و کامیارانەوە پەلاماریان هێنا بۆ سەر ناوچەکانی کوردستان. هەر ئەو کات کۆمەڵە بە بڵاوکردنەوەی بەیانیەک لە ژێر ناوی گەلی کورد لە کوانۆی تاقیکردنەوەدا بانگەوازی خەڵکی کوردستانیان کرد بۆ مقاومەتێکی هەمەلایەنە لە دژی ڕژیمی ئیسلامی. لە وەڵام بەم بانگەوازەدا خەبات و خۆڕاگریەکی کەموێنە لە کوردستان کەوتەڕێ. ئەگەرچی مقاومەت لە هەموو بەرەکاندا گیان فدایە نەبوو، بەڵام لە یەکەم هەنگاودا ڕژیم توانی بە کەڵک وەرگرتن لە هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان بگرێتەوە. زۆری نەخەیاند کە کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی داگیرکەر و بێگانە کەوتە بەرهێرشی بەربڵاوی هێزی پێشمەرگە و هاوکات خۆپیشاندانی کۆمەڵانی خەڵک لە شارەکان دەستی پێکرد و دوای تێپەڕینی 3 مانگ هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک گۆڕا و ڕژیمی ناچار بە پاشەکشە و ئاگربەست و هاتنە سەر مێزی وتوێش کرد. گەڕانەوەی دووبارەی هێزی پێشمەرگەی ڕێکخراوە سیاسیەکان بۆ شارەکان و پێشوازی شکۆداری خەڵک و پەرەسەندنی چالاکی سیاسی و پێکهاتنی شوڕا و ڕێکخراوەکان و هەروەها دەسەڵاتدارێتی خەڵک بەسەر چارەنووسی خۆی شکستی بە هێرشی کۆنەپەرستانەی 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕژیم هێنا و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی بردا قۆناغێکی دیکە لە خەبات و خۆڕاگری. خەڵک بە تایبەت لاوان نوێترین شێوەکانی ڕێخستنی کۆمەڵگەیان بەکارهێنا و
لە زۆر شوێنی کوردستان بە شێوەیەکی سالم و دموکراتیک کۆمەڵگایان ئیدارە دەکرد. ئەمنیەتی گەڕەکەکان بە یارمەتی خەڵک دابین دەکرا. بڵاوکردنەوەی خۆراک و باقی پەیداویستیەکانی دیکەیان ڕێکخست. خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی دەستی بەکار کردەوە. مەدرسە و ئیدارەکانیان کردەوە و کێشە و گرفتی خەڵکیان چارەسەر دەکرد و ئەخلاق و هەڵسوکەوتی ئینسانی لە هەموو بوارێکدا پەرەی پێدەدرا. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی خەریکی ئامادەکاری و خۆڕێقستن بۆ هێرشێکی دیکە بوو، کۆمەڵە سەرەڕای بربەستەکانی سەرڕێگای هەوڵی دەدا بیر و ڕای گشتی لە کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەلامارێکی دیکەی حەتمی ڕژیم ئامادە بکات. کۆماری ئیسلامی لە وتوێژێکی واقعی لەگەڵ هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کوردستان خۆی دەدزیەوە و بە مانۆڕی فریوکارانە لە هەوڵی وەرگرتنی دەرفەتی زیاتردا بوو. سەرنجام کاتێک ڕژیم ئامادەکاریەکانی کامل بوو، ڕێکەوتنی ئاگربەستی نایەژێر پێ و لە مانگی خاکەلێوەی 1359 هێرشی دووبارەی خۆی بۆ سەر کوردستان ئەم جارەیان لە مەحوەری کامیاران سنەوە دەست پێ کرد. مقاومەتی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامیدا هەڵگری گەلێک دەرس و دەستکەوتە کە تا بە ئەمڕۆژ سەرمایەی بە نرخی کۆمەڵەیە لە خەباتێک کە بۆ وەدی هێنانی ئامانجەکانی بەرەوڕوویەتی. خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارێتی لە خوارەوە واتە دەسەڵاتدارێتی شوڕایان تەجروبە کرد. ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان بەکردەوە دەرهێنا. جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ڕێکخراو لە ناو ڕیزەکانی کۆمەڵە پاشماوەکانی نظامی فێئۆداڵیان سڕیەوە. ژنان لە ئاستێکی بەریندا هاتنە مەیدانی چالاکیە کۆمەڵایەتیەکان. بەردی بناغەی پەروەردە و فێرکردنی پێشکەوت و دامەزرا. بۆ یەکەم جار خەڵک خۆی لەژێر باری ستەم و هەڵاواردنی نەتەوەییدا نەدەبینی. ئەو خۆراگرەی کە لە بەرامبەر ڕژیمدا هاتە ئاراوە لە ڕاستیدا دیفاع لەو دەستکەوتانە بوو. ڕژیم بەردەوام خەریکی پیلانگێڕی بۆ ناکۆکینانەوە لە ناو ڕیزەکانی مقاومەتی خەڵکی کوردستاندا بوو. سیاسەتی دووربینانەی ڕێبەری کۆمەڵە ئەم پیلانگێڕانیەی بۆ ماوەیەک پوچەڵ کردەوە. هەر لەو سەردەمەدا هەیئەتی نێونەرایەتی گەلی کورد بە بەشداری هێزەکانی چالاک لە بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کوردستاندا پێکهات و بە شێوەی نێوبەرەی یەکگرتووی خەڵکی کوردستانی لە بەرامبەر دەوڵەتی ناوەندیدا دابین کرد و بەڕێوەبردنی سەرتاسەری کاروباری کوردستانی بەدەستەوە گرت. بانگەوازی پێکهێنانی شۆڕای شاری سنا، ئەنجامدانی هەڵبژاردننی دموکراتیک و قبوڵکردنی ئاکامەکانی، داڕشتنی بنەماکانی وتوێژ لەگەڵ دوژمن و پەرەپێدانی کولتور و سیاسەتی ڕاهێن لەم بوارەدا. بەشداریکردن لە هەڵبژاردننی مەجلیس لە ساڵی 1358 و ناساندنی نوێنەر بۆ گشت ناوچەکانی کوردستان. ئەگەرچی کۆمەڵە بەو پێناسەی کە لە ڕژیمی نوێبووی دەیزانی کە پێی هیچ نێونەرێک لە کوردستانەوە بە مەجلیس ناگات، بەڵام بەشداریکردن تێیدا لە پێناو ئامادەکردنی خەڵک بۆ مقاومەتێک کە لە ڕێدا بوو بە پێویست دەزانی. پتەوکردنی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی کادرە کۆمونیستەکان لە کۆمەڵگا بە گرتنەبەری سیاسەتی جەماوەری کە هاوپشتی خەڵکی کوردستانی لە بەرامبەر کۆماری ئیسلامی بەهێز دەکرد. لەوانە کۆچی مێژووی خەڵکی مەریوان، مانگرتنی یەک مانگەی خەڵکی سنا بۆ وەدەرنانی پاسدارەکان لە شار، ڕێپێوانی هەزاران کەس بۆ ئازادی بەندکراوانی سیاسی، پێکهێنانی جەمعیەتە دموکراتیکەکان، پێکهێنانی یەکێتی جوتیاران. بەم جۆرە بوو کە کۆمونیزم لە سیمای کۆمەڵەدا بوو بە ڕەوتێکی کۆمەڵایەتی لە کوردستان. ئەگەرچی ڕژیم سەرنجام توانی لە بواری شەڕی چەکداریدا زاڵ بێت، بەڵام نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ تێپەڕین لە مقاومەتێکی قارەمانانە بگرێتەوە. مقاومەتێک کە بەردەوام بوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانی لە بوار و لە سەنگەرە جۆراوجۆرەکاندا دابین کرد. مقاومەتێک کە هاوسەنگیەکی هێزی باشتری لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ خەڵکی کوردستان خوڵقاند. ڕۆژی 28 گەلاوێژ، ڕۆژی بەرزڕاگرتنی بیرەوەری ئەو ئازیزە خەباتکارانەیە کە لە ڕێگای ئازادی و دیفاع لە کەرامەتی ئینسانی خەڵتانی خوێنکران. ڕۆژی وەبیرهێنانەوەی فیداکاری و دیفاعی خەڵکی شەریف و خەباتکاری شار و گوندەکانی کوردستان و
ڕۆژی بەرزڕاگرتنی یادی ئەو کۆمونیستانەیە کە لە گۆشە و کەناری ئێرانەوە بۆ دیفاع لە جەماوەرێک کە لەگەڵ دوژمنی خوێن ڕێژ لە شەڕێکی نابەرابەردا بوون هاتن و گیانیان بەخت کرد. یادی ئەو ڕۆژە و یادی هەموو ئەو خەباتکارانەی کە تا بە ئەمڕۆ لە سەنگەری خەبات بۆ ئازادی و بەرابەری و ڕێفاهی مرۆڤەکاندا خەباتیان کردووە بەرز و بەڕێز بێت.